طرف بشه دیو دا ام بشه ششه او جی بشه وینا کشانه ایکم پالوراود گل مداد افروکه دای کو که برکیل سرخلاتین ایکم دوی سیت کن او جیگانه عمره جیوه 22 ساله آکنجیا باجر سلیمانیه در شویا کلیجا هنریه بشه شوکاری لقی وینا کشان یانه به تابلوی بسک بر بجیره بورگرتنا خلاتی دوی تابلوی دا بربستت کفنت ریکا آفرت دا نیشاداین پاڵێوراوی دووەم لە بەشی وێنەکێشاندا دوین هێمنە تەمەن 18 ساڵە قوتابی پۆلی 12 لە شاری هەولێر لە منداڵیەوە وێنە دەکێشێت و ساڵانە بەشداری پێشانگای هونەری قوتابخانە دەکات و بەردەوام دەبێ بۆ پێشخستنی کارەکەی. تابلۆکەی دوین بە ناوی فستیڤاڵی ڕەنگەکانە کە ئاماژە بە ئاشی و قوبوڵکردنی جیاوازیەکان و هەمە ڕەنگی ڕەنگەکان دەکات. بله پالوراوا سیه کیجان سید گل صدیق جیوه 23 ساله آکنجیا سلیمانیه خویندکارا قناغاسیه الکلیجا هنرین جوان از مونا 5 سالات باره وینه کشانه دهه تابلو آوه آب ناوه کچو کمالگا بر همه کیجانه بی تابلوی دا بشکداری کریه و بیت ایک جه هر سه کسین یک بشنه قناغا دمایی که و دوی تابلوی دا وصا دیارت کد و رگزه می و تایبت کلتور مدا گلک توشی نهامی بربستین زحمتت بن و دوی چندش دا دوی کوالی دا دیار کریه یک جوان کوالین جوان و آفرته بسنگ و پیزجی نشادت داوا لا بەڕێز محمود العوبێدی نوێنەری وەزیری لاوان و وەرزشی حکوومەتی عێراق با بفەرمێ بۆ ئاشکراکردنی براوەی یەکەم. مساء الخير. شكرا جزيلا للمؤسسة روانجا لدعوتها لوزارة الشباب والرياضة العراقية لحضور هذا الحفل الرائع لتكريم الشباب المبدع، وفي نفس الوقت أنقل لكم تحيات وسلام معالي وزير الشباب والرياضة الأستاذ عدنان درجال الذي تعذر حضوره لهذا الحفل بسبب سفره لخارج العراق. الفائز الأول لفئة الرسم هي جيانا عمر. گلک سپاس مدینره وزیر لاوان و ورزش پیرۆزە زۆر سپاس سەرەتا بەخێراتنی هەموو ئامادەبوانەکەم و لە پیرۆزبایی لە هاوڵەکانیش مەکەن چونکە ڕاستە من براوەی یەکەم بووم بەڵام ئەوانیش لە چەند کارێکی زۆرا بوونەتە براوەی ئەم خەڵاتە و گەشتونەتە ئاستی کۆتایی. پێمە بڵێ پەیامت چییە لە ئەو وێنەی کە هەڵبژارد و ناردت بۆ ڕوانگە لەناو ئەو هەموو وێنانەی کە هەدبوو؟ سەرەتا من وەکو هونەرمەندێکی شێوەکاری کار لەسەر و بابەتانەکەم کە جێی گفتوگۆن و ڕەخنە ئامێزن و پێویستە پرسیار بکرێت دەربارەیان. بابەتێک لە کۆمەڵگایە بە تایبەتی کۆمەڵگای کوردی کە ئافرەت ئەکرێت وەکو یەکسان نەبێت بە ئەگەر بڵین پیاو یاخود وەکو مرۆڤێکی ئاسایی لی نەڕوانرێ. بۆیە بابەتێکە جێگەی بەردەوام جێگەی پرسیارە جێگەی گفتوگۆکردنە پێویستە کاری لەسەر بکرێن. ئێمەش منیش وەکو هونەرمەندێکی شێوەکار ویستومان بابەتە بوروژێنم کە لە کارەکەمدا
کشێک دەبینین بسکی وەکو ڕەمزێک بۆ مینەبوونی پرچی بەدەستیەوە ئاڵاوە لەگەڵ دەموچاوێکی گوزارشت ئامێژ بەڵام لەگەڵ هەوڵی ڕزگاربووندایە کە ئێمە وەکو ئافرەتی کورد ئەبێ سەرڕای هەمووی بربەستەکان یاخود وەکو هەموو ئافرەتی جیهان ئەبێ بەردەوام بین لەو هەوڵایە بین بۆ بەدەستێنانی مافەکانی خۆمان بۆی بتوانین وەکو مرۆڤێکی ئاسایی ژیان بکەین و بە سەرکەوتنەکانمان بەدەست بهێنین. زۆر باشە پیرۆزە دووبارە گیانە دەست خۆش پیرۆزە دوباره سپاس و پیروزه. هر دو سرکفتین دوی و سیه سرکفتی ها دوی کیجان سید گل صدیق و یا سیه دوین همن پیروزبایی هر سه سرکفتی ها دکن. بله دەچینە سەر بەشێکی کە دەمەوێت کۆمنتێ بکەم لەسەر ئەو بەشەیە